سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم ناڵقەیەکی نوێی بەرنامەی پێکێتان دەگەمەوە. لەم بەرنامەیەدا باز لە سەلامەتی هاتوچۆ دەکەین. پرسیار ئاڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم لە ئێستادا ڕۆژ بە ڕۆژ شەقامەکان قەرەباڵغتر و ژمارەی ئۆتۆمبیلەکان زیاتر دەبن. چۆن دەکرێت لەم دۆخەدا سەلامەت دەربچین؟ زۆر کات دەوترێت ڕووداوەکانی هاتوچۆ پەیوەندیان بە پابەتنەبوونی شۆفێرانەوە هەیە. ئەی خراپی شەقامەکان چ کاریگەریەکیان هەیە؟ لە شار و شارچکەکاندا بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆ چیان لە ئەستۆدایە بۆ سەلامەتی هاتوچۆ بە ئەنجامی بگەێنن؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکانم. هاوردەکردنی ئۆتۆمبیل یان تۆمارکردنی ئۆتۆمبیل مافیەکی تەبیعی هەموو هاوڵاتیەکە بە پێی قانون. هەموو هاوڵاتێکە ئۆتۆمبیلێکی بە شێوەی ئوسوڵی هاتبێتە ناو هەرێمەوە بۆی هەیە تۆماری بکە و ئەمەش ئەبێتە هۆی زیادبوونی ئۆتۆمبیل و قەرەباڵغی. بەڵام شان بەشانی ئەوەش شەقام دروستە کرێ، ڕێگاوبانەکان فراوانە کرێ، بەڵام بڵێ کاریگەری نییە، کاریگەری هەیە بە مافێکی تەبیعی هەموو هاوڵاتیەکە. ڕووداوەکانی هاتوچۆ زۆر لەو مەترسیدارتر و تۆقێنەرترە پێ بڵێ بە هۆکارێک تایبەتە بە ئۆتۆمبیل، بەڵکو لەبەر زۆری کوژراوە برینارەکانی ڕێکخراوی گشتی نەتەوە یەکگرتوەکان تەندروستی ناوی ناوە بائیات یان ئافات لەبەر ساڵانە ملیۆنەها کوژراوە برینار و کەمەندام و بە ملیۆنەها دۆلاری شەکەوێت. لەبەرەوە ڕووداوەکانی هاتوچۆ تەنها بەد نییە بە زۆربوونی ئۆتۆمبیلەوە، بەڵام لە هەمان کاتیشە ئەگەر ئۆتۆمبیل زۆر بێ، ئەگەر یاساکان نەبێ ڕێکی بخا، ئەگەر ڕێگاوبانێکی باشمان نەبێ و بە ئەندازەی هاتوچۆی هاوچەرخ ڕێک نەکرابێ، ئەگەر خاوەنی ئەم شێوازە بین لەم یەکتر بڕوو لەم فلکە کۆنانە و لەم ئەمانە، بەڕاستی ئەوە ڕاستە چەندی ئۆتۆمبیل زیادکە ئەشێ ڕووداویش زیاکە، خاصەتەن ئەوەی بەڕێزت پێما بێن بەستی کوردستانی خۆمانە زۆر لەو ئۆتۆمبیلانە کە دێن بە کواڵیتی تەوا تێناپەڕن و مەتانیانێەوە مەرجەکانی سەلامەتی هاتوچۆیان نییە. لەبەرەوە شەریکەکە زیاتر مەبەستێکی بازرگانی و ئەوانەشی ئەیهێنن زیاتر مەبەستیان کۆکردنەوەی قازانجە گوێ بە کوژرا و برینار و وێرانبوونی وڵاتەکە نادەن. بۆیە ڕاستە ئەوە، بەڵام ئەگەر یاسا هەبێ ڕێکی بخات، ئەگەر دام و دەستگایەکی هاتوچۆ هەبێت خۆک و خوایانە لە تەنزیم سیر ڕێگاوبانەکان ڕێخەن، ئەگەر ئەندازەی هاتوچۆ تیا بەکار بێ، ئەگەر ڕۆشنبیری بڵاو بکرێتەوە، ئەگەر شۆفێر خاوەنی ئیلتیزامێکی ئەخلاقی و یاسایی بێ، ڕەنگە ئەو زۆربوونی ئۆتۆمبیلە بۆ ڕادەیە کاریگەری نەبێت، چکە لە وڵاتانە بینین وەکو مێرولە بە دوایەکان و ڕێگاکانیشان تەنزیم کردو ئۆتۆمبیل لەبەر ئۆتۆمبیلێک ناکەوێت. لە کاتی ئێستامانە پرسێک هەیە بە ناوی سەلامەتی هاتوچۆ. ئەم سەلامەتی هاتوچۆ ئێستا لە هەموو وڵاتانی جیهانە هەوڵی بۆ دەن و بۆ بە دیاردێک لە دیاردەکانی سەردەم. سەلامەتی هاتوچۆش بریتیە لە پاراستنی مرۆڤەکان لە ڕووداوەکانی هاتوچۆ، چونکە ئێمە دەزانین ڕۆژانە ڕووداوەکانی هاتوچۆ دەبنە هۆی مردن و هەروەها برینداربوون و جگەلەوەی زەرەر و زیانێکی مادی زۆر بۆ هاوڵاتیان. کەواتە بۆ کەمکردنەوەی ئەم ڕووداوانە ئێستا هۆکارێک هاتووە خودت بیرۆکەیەک هاتووەتەکەیەوە کە پێی دەوترێت سەلامەتی هاتوچۆ. ئەم سەلامەتی هاتوچۆش کە ئێمە دەبێت ڕۆژ بە ڕۆژ بڵاوکەین و لە نێوان هاوڵاتیانە کە جیهان ئێستا لەسەر ئەم پرسە کارەکەن. ئەویش لە هەرێمی کوردستانی عێراق پێویستە کات ئەمە هێشتا پرسێکی نوێ لای ئێمە لە هاوڵاتیان ئاشنانیە. کەواتە سەرگیرترین ئەوەیە کە بکرێت لە هەرێمی کوردستانی عێراق خەڵکی ئاشنا بکرێت بە سەلامەتی هاتوچۆ. ئەنجا ئاشناکردنی خەڵکیش لە ڕێگەی بێگومان لە ڕێگەی خوێندنگەکانەوە دەبێت، هەر لە قۆناغەکانی سەرەتایەوە، هەر لە قۆناغەکانی باخچەی ساوانەوە پێویستە کات کە خوێندکاران سەلامەتی هاتوچۆیان فێر بکرێت و بکرێت بە بابەتێک لە بابەتەکانی خوێندن. ئەمە نەک تەنها لە سەرەتایە بەڵکو بە بەردەوام لە هەموو قۆناغەکانی خوێندن و هەروەها لە زانکۆکانی شا بکرێت. ئەمە جگەلەوە یەکێکی تر لە هۆکارەکانی هۆشیارکردنەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی عێراق تاکو ئێستش پیاوانی ئاینیمانە پێویستە کات لایەنی ئاینیە خود مامۆستایانی ئاینیمان ڕۆڵی خوان هەبێت لەم بوارەدا کە لەم بەرەکانی خوانەوە بە بەردەوام پەیامی خوان بگەن و هاوڵاتیان هۆشیار بکەنەوە بۆ ئەم پرسە. ئەمە خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە پێویستە
کە بە هاوڵاتیانی بڵێن لە ڕێگەی میدیاوەیە میدیاش کە بێ ڕۆڵی خۆی ببینێ جا میدیای بینراو بێ خود بیستراو بێ خود نووسراو بێ کە ڕۆڵی خۆی ببینێ لەم پرسەدا اینجا سەلامەتی هاتوچۆش بە سێ خاڵی سەرەکی دێتەکایەوە لەوانەش یەکەم ئۆتۆمبیلە کاتێک ئێمە باز لە سەلامەتی هاتوچۆ ئەکەین یەکێکی لە هەر هۆکارە سەرەکیەکانی سەلامەتی هاتوچۆ ئۆتۆمبیلە کە دەبێت ئۆتۆمبیلەکانمان سەلامەت بێ هەر کەسێک کە ئۆتۆمبیل لێ دەخورێت سەرەتا بێت دڵنیا بێت لەوە ئەو ئۆتۆمبیلە هەموو مەرجەکانی سەلامەتی ئۆتۆمبیلەکەی تیا هەموو مەرجەکانی تند و تۆڵی تیا بێت جگەلەوەی پێداویستی سەرەتایەکانی هەر لە ئاگرکوژێنەوە سێ گۆشە یاخود ئەو سەلامەتە ئەو هۆکارە سەرەتایەکانی خزمەتگوزاری ئەو ئۆتۆمبیلە پێبێ جگەلەوەی ئەو ئاماژانی کە لە ئۆتۆمبیلەکە پیشانی دەبێت دەبێت دڵنیا بێت لە ڕاست و دروستی ئاماژەکان بە تایبەتی ئاماژەی خێرایی و هەروە ئاماژەی بڕی ئەو سوتەمەنی کە پێێتی ئەمە جگەلەوەی ئاماژەی پلی گەرمی ئۆتۆمبیلەکەی کە ئەمانە زۆر گرنگە کە ڕاست و دروست بێ خاڵێکی ترکە زۆر گرنگە لە سەلامەتی هاتوویە کە تاکو ئێستا ئێمە هاوڵاتیان کەم پێ ئاشنان پیادەیە سەلامەتی پیادەیە چونکە ئێمە دەزانین پیادەش بەشێکی سەرەکین لە ڕووداوەکانی هاتوچۆ بەڵام لە کاتی تاکو ئێستا ئێمە ئەمەمان بە هەند وەرنەگرتووە کاتە ئێمە دەبێت هۆشیاری پیادە بڵاو بکەینەوە کە ئەو پیادانە کاتێک کە شەقامەکان بەکارهێنن چۆن بەکاری بێنن بۆ نمونە لە هەرێمی کوردستانی عێراق دەبینین لە شارەکانە پرد هەیە بەڵام چەندێک پرد بەکارێنین دەبینین هاوڵاتیان بەژێر پردەکانە تێپەڕ ئەبن پردەکە بەکار نایخۆن یاخود هێڵمان هەیە لەسەر شەقامەکان هێڵەکان بەکارنانن یاخود کاتێککە بەسەر شەقامەکانە ڕێەکەن بە شێوازێکی دروست لە قەراغی شەقامەکاندا تێناپەڕن کاتە ئەمەشێکێکی ترە لە هۆکارەکانی ڕووداوەکانی هاتوچۆ کە تاکو ئێستا پیادە خۆی بەرپرسدانەوە لە ئەوەی کە ئەمانش بەشێکی سەرەکین لە ڕووداوەکانی هاتوچۆ خاڵی سێم بۆ ئەوەی کە ئێمە بمانێت سەلامەتی هاتوچۆ بپارێزین ئەویش شۆفێرەکانە شۆفێرەکان زۆر گرنگە لە پێش ئەوەی کە ئۆتۆمبیل بەکاربێنن زۆر گرنگە کە دڵنیا بن لە سەلامەتی تەندروستی و هەروەها سەلامەتی ژیری خوان و هەروەها لە سەلامەتی دەرونی خوان و هەروەها بە ئاگا بن لەو کاتانەی کە ئۆتۆمبیل بەکارێنن چونکە لە کاتی ئێستامانە وەک دەبینین ژمارەی زۆر لە شۆفێران و هەروە تەنانەت پیادەش مۆبایل بەکارهێنن ئەم مۆبایلش لەبەروی لە کاتی ئێستامانە مۆبایلی زیرەک هەیە و هەروەها پرۆگرامی زۆر و جۆرا و جۆری تیا وارووا خزمەتگوزاری ئینتەرنێت لە مۆبایلەکانمانە دەتوانین بەکاری بێنین بۆی پیادەکان چ ئەم مۆبایلە بەکاربێنن بۆ پەیوەندیکردن یاخود هەر خزمەتگوزارێکی تری مۆبایلەکە بەکاری بێنن و ئەکا کە شۆفێر و پیادەکانمان بێ ئاگا من ئەمەش سەلامەتی هاتوچۆ کەمەکاتەوە. بێگومان قەرەباڵغی و زیادبوونی ئۆتۆمبیل ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئاڵۆزبوونی با بڵێن هاتوچۆ هەیە لە هەموو دنیاە بەڵام هەموو جارێک زیادبوونی با بڵێن ئۆتۆمبیلەکان کاریگەری لەسەر داتاکانی ڕووداوی هاتوچۆ نابێ ئەگەر بێت و بە شێوازێکی زانستی مامەڵە لەگەڵ ئەم مەسەلە بکرێت چونکە چەندێک شەقامەکان قەرەباڵەختر بن ئەوەنە دەرفەتی تیژڕەوی و خێرا لێخۆین و کۆمەڵەشت زیاد با بڵێن کەم ئەکات و بەپێی لە کۆڵۆنەوەکانی ژەوەی کە دەرکەوتووە زیاتر ڕووداوە دڵتەزێنەکان یان برینداربوون یان ئەوانی کە کاریگەریان لەسەر مرۆڤ زۆرتر لە تیژڕەوی و کۆمەڵە حاڵەتەیە کە چۆڵی شەقامەکان ئەو دەرفەتە دروستەکە. دیقەت بین لە وڵاتانەی کە ئاستی ئابووریان بەرزە 60% ئۆتۆمبیلەکانی هەموو جیهان لەوێن بەڵام 10 بۆ 15 ڕووداوەکانی هاتوچۆرێن گەرچی لەلای ئێمە ینی ئەو وڵاتانەی ئاسیان نزم و بەرەو خوارە لە ڕووی ئابووریەوە 40 ڕووداوەکانەکەوێتە ئەو ناوچانە هی بمبورن 90 یان 85 ڕووداوەکانەکەونە ئەو ناوە لە کاتێکا کە 40 ئۆتۆمبیلەکان لەوێن ئەمەوەمان بۆ دەرەخا کە بەرزبوونەوەی ڕێژەی ئۆتۆمبیل یان زیادبوونی ئۆتۆمبیل خنکان و قەرەباڵغی و جەنجاڵی دروستەکە بەڵام ڕەنگە کاریگەری زۆری لەسەر قوربانی ڕووداوی هاتوچۆ بەو شێوەیە نەبێت کە باسەکرێت. خۆی بەپێ و ئامارانەی کە بۆ ئێمە دێت لە بەڕێوەبەراتیەکانەوە کۆمەڵێک هۆکار هەیە کە بنە هۆی ڕووداو بەڵام هۆکاری مرۆڤ کە شۆفێران ئەکەونە ئەو خانەیەوە
ئەتوانە بڵێم لە ١٨ هۆکارەکانە ئەوانەی ڕێگاوبان و کەش و هەوا و توم و تۆڵی هۆکارێکی کەمە. ئەگەر شۆفێران بە گشتی پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن بە قەناعەتی ئێمە دوورەکەونەوە لە ڕوودا و لە قوربانی کەمە بێتەوە. لەبەر ئەوەی ئێمە داوامان کردووە ئەبێ شۆفێر بە پێی ئەو بارودۆخە تەعامل لەگەڵ تەعامل بکە. ئەگەر کەش و هەوا تەواو نەبوو ئەبێ بە پێی کەشەوەکە تەعامل کە ڕێگاوبانەکە خراپە بە پێی ئەو ڕێگایە تەعامل بکە بۆی دوور بێت لە ڕووداوی هاتوچۆ. جارێکی دووپاتێکەکەینەوە کەوا عاملی بەشەریان شۆفێران هۆکاری سەرەکین بۆ ڕووداوەکان. وەکوتم ڕووداوی هاتوچۆ لە سێ پێک هاتە پێک دێ لە شۆفێر کە بە عەربی پێڵ قائید المەرکەبە، یعنی ئەوە بەشی شێری بەرئەکەوێت لە لێخوڕین و هەست بە پرسیارێتەکەیە و دوایەوە جۆری ئۆتۆمبیلەکە و جۆری ڕێگاوبان چەند هۆکارێکی تری شەنۆک و ژینکە و ئاوە هەوا و زستان و هاوینە کاریگەرن. بۆیە ئەگەر ڕێگاوبانەکان بە شێوەیەکی فراوان ڕێک نەخرابێ ئەندازی تیا بەکار نەهات بێ بێگومان ڕێگاوبانەکانی شۆکارن. ئەوەی جێگای داخە زۆربەی جار کە ڕووداوەکان جۆمان لێبێ من زۆری بخوێندوتەوە ئەڵێ لەبەر پابەندەبوونی شۆفێر بە ڕێنمایەکانی هاتوچۆ. ئەمە وەڵامێکی ئامادەیە بە دەگمەن جۆم لێ بڵێ لەبەر ئەوەی ڕێگاکە مەرجی ئەندازیتیانە بۆ ڕێگاکەش سەبەبێکە. مەسەلەن هەندی وتێرمان هەیە لە شوێنی خۆینێ، هەندێ لۆفە لە شوێنی خۆینێ، ڕێگاوبانەکان یەکسایتن زۆر جار شوێنەکان حسابی بۆ نەکراوە. هەموو ئەوانە سەبەبن. بۆیە بەڕاستی ئەبێ ئەگەر تۆ دراستەی ڕووداوەکان بکەی ئەبێ جۆری ئۆتۆمبیلەکە بوونی سەلامەتی هاتوچۆ، جۆری ڕێگاوبانەکان و ڕێخستنی بەم ئەندازی هاوچەرخی هەیە، جۆری ئۆتۆمبیلەکە کە مەتانی تیابێ، هەروەها سەلامەتی شۆفێرەکە لە ڕووی عەقلی و ژیری و نەخۆشی درێژخایەنەکان و چاوی و هەموو ئەمانە ئەبێ دراسە بکەی. لەوانەیە کەم ڕووداو هەبێ بە یەک سەبەب بێ، بڵی تەنها ئۆتۆمبیل، تەنها ڕێگاوبان، تەنها شۆفێر. بۆیە ئەکرێ شۆفێریش پابەند نەبوو بێ، ئەکرێ سیارەکەش کەم تەرخەمە بێ، ئەکرێ ڕێگاوبانیش نەبێ. بەڵام ئەم سێ بابەتە، ئەم سێ هۆکارە ڕێژەین. ئەشێ لە ڕووداوێکە ڕێژەیەکی زۆر شۆفێر بێ پابەند نەبوو بێ، ڕێژەی کەمیان ئۆتۆمبیلەکە بێ، ڕێژەی زۆریان ڕێگاوبان بێ. بە پێچوانەوە ئەشێ لە ڕووداوێکی ترا شۆفێر گوناحی نەبێت، مەسەلەن هێماکانی هاتوچۆ تاوان نەبێ، ڕێگا تاوان نەبێ، قیرەکە تاوان نەبێ، ئەشێ لەوە شۆفێر گوناحی نەبێ، یەکسایت بێ. هەموو ئەمانە کاریگەری خۆیە. بۆیە بەڕاستی ڕێگاوبانی هاتوچۆ کێشەیەکی کۆمەڵایەتی ئینسانی زۆر گەورەیە. زۆربەی وڵاتان بە خەمی یەکەمی دانێن لەبەرەوەی پەیوەندی هەیە بە پێشخستن و پێشکەوتنی کۆمەڵایەتی وڵاتەوە. بۆیە ئەبێ بە بەردەوامی توێژینەوەی لەسەرەکە لێ زۆربەی وڵاتان پەیمانگا هەیە، زانکۆ هەیە، بەس ئیشی توێژینەوەی لە ڕووداوەکانی هاتوچۆ. چکە گەر تۆ هۆکارەکانت دۆزیەوە بەچی ئەم ڕووداوە دروست بووە، دوایی ئەتوانی چارەسەریش بکەی بەلابردنی هۆکارەکان. ئەگەر تۆ هۆکارەکانی ڕووداوێکی وەرگەڕانی پاسێکت دەستنیشان کردووە، ئیشی بۆ کرد، جادەکەت باش کردەوە، نەوعێتی ئۆتۆمبیلەکەت گۆری جارێکی تر ڕوونادا. بەڵام ئەگەر لە هەمان شوێن جارێکی تر پاسێکی تر وەرگەڕێتەوە، وەکو ساڵێکیانێکی لە وڵاتەکانی ئەوروپا بوو، لە هەمان ڕووداوە دووبارە بەوە ئیشان لەسەر توێژینەوە نەکرد. بۆیە وەزیری مواصلاتی وڵاتی دەست بەجێ ئیستیقالی کرد. بۆیە بێ هەموو ئەمانە هۆکارەکەی بدۆزرێتەوە، ئیش لەسەر لابردنی هۆکارەکەی بکرێت. ڕووداوی هاتوچۆ لە جەنگی ناوخۆ دەرەکیش مەترسیدارترە، چونکە هەر جەنگە بێ سەرەتایە بێ کۆتای هەیە. ئەم کۆتای نییە، ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا، ڕۆژ بە ڕۆژ مەترسیەکەی لەوەیە کاکێ من بە زۆری گەنج ئەبات، بە برینار بە کوژرا و بە کەمەندام. گەنجەکەدا بنیادنەری وڵاتە و پارێزەری وڵاتیشە. ئەم ڕووداوی هاتوچۆ زۆرتر ئەو شەریحە گەنجا بە، بۆیە بێگومان مەترسیدارە. بەنموناگەر من ساڵانێکی زۆر ڕووداوی هاتوچۆ ئیشم تیا کرد و نامەی ماستەرەکەم لەسەرەوەیە 2 ساڵ بەس زانیاری و ڕووداوەکانم کۆ کردو. تەسەوڕەکەی لە ماوەی 4 ساڵە زیاد لە 6,000 برینار هەیە، ڕەنگە نزیکەی 7,000 بێ. ئەم نامەی ماستەرە 300-400 لاپەڕێ هەر هەمووی داتایە لەسەر کوژرا و برینار و هۆکارەکانی ئەوانە، ڕەنگە بە دەیەها بەرنامە تاوانە بێ. بەڵام لە ماوەی 4 ساڵە زیاد لە 6,000 برینار هەیە، زیاد لە چەند هەزاری کوژراوەیە، هەزارەها ئۆتۆمبیل
پێکیان داوە زەرەر کەوتووە ملیارەها دلار زەرەر لە کوردستان کەوتووە سەدەها کەس کەمەندان بوون بە کەمەندانبوونی دەرەجەی لە ساهشتا لە ساوانەوەت لە ساسەد بۆیە ئەمانە بەتابەتی کەم ئەندامان یعنی ئەبنە بارێ بەسەر خۆشیان و بەسەر کۆمەلگاکەش و عیلاجیشان نابێ خۆی وەکوتم ئەگەر تۆ تێ کەمی بکەیتەوە ئەبێ لە هۆکارەکان کۆڵیتەوە ئەگەر هۆکارەکانیش زۆرن بەنمونە ئەگەر ئێمە باسی پێکاتەکانمان کرد وتمان ئۆتۆمبیل لەگەڵ ڕێگاوبان لەگەڵ شۆفێر ئەی هۆکارەکان چی هۆکارە هەندەسیەکان چییە تاوان بە جۆری تۆژینێ من کردومە ڕووداوەکان ئەوانەی کە لە دەسییان شێلان لە خەڵکیان داوە بە زۆری لە مناڵی داوە لە بەردەم قوتابخانە و لە بەردەم مزگەوت و لە بەردەم عیادەکان و لە بەردەم پەیمانگەکان کە شوێنی پیادەیە هۆکاری ئەم شێلانە چیە ئەم پێکدادانە چیە خەڵکی کوشتۆبری نار کردووە ئەوەیە کە بە ڕێزە دوودت شۆفێرەکە پابەت نەبوو بەو خێرایی کە لەو شوێنەیە دیاری کراوە ئەمە هۆکاری یەکەمە سەبەبی یەکەمە سەبەبی دووەم مەسەلەن زۆربەی ئۆتۆمبیلەکان لە شەقامی فەرعیەوە هاتوونەتە شەقامێکی سەرەکی لە کاتێکە پێشڕەوی یان ئەفزەلێت بۆ شەقامە سەرەکێکە بە خێرایی دیسان هاتووە و پابەتبوونی ڕەهای نەبووە هۆکارێکی تر مەسەلەن بەعکسی ئیتیجار ڕۆیشتووە گوێی نەداوەتێ تێپەڕاندنی نایاسایی کردو وەلحاصل ئەمە زیاد لە 60-70 هۆکارە بەڵام بە ڕێژەیەکەمیانە لێرە هینێکی ترمان هەیە توێژینەوەی یان با بڵێن ئەم خشتانی ترمان هەیە زۆربەی زۆری پێکدادانەکان کە سارە پێکدادێ سەبەب یەکەمەوەیە مەسافەی ئەمان ئەو نێوانی ئۆتۆمبیلێک و ئۆتۆمبیلی چکەی نێشتێتەوە ئەگەر تۆ 6 بڕۆی ئەبێ 6 متر بینێ بێ یان بەستاندەر و بە قاسێکی تر 100 بڕۆی بێ زیاتر بینێ بێ لەبەرەوەی لە زۆربەی ئەمانە خەڵک پەلێتی سوبحان الله بە زۆری خەڵک وایە نەک لە شۆفێریە تەنانەت ئێمە پەلەمانە لە خواردنە لە چای خواردنەوەیە پەلەمانە لە مردوو ناشتنا پەرلەمانە هەر لە شەڕکردنیشە لە ماوەی چەند دەقیقەیە شەڕێ بێ و سلاحەکەی ڕاکێشەوە پەلەمانە لە هەموو شتێکە هەموو ئەمانە بخەرە ئەولاوە پەلەکردن لە شۆفێریە لەبەرەوە بەڕاستی ئەگەر بتێ چارەسەر بکەی ئەبێ بزانی زۆرترین هۆکار بەرچێکەوێ طبعا زۆرترینیان شۆفێرە بە جۆرەی زۆرترین توێژینەوەکان ئەمە بۆ چییە؟ طبعا هەموو شۆفێرێک جگەل لەوەی کە سەلامەتی بەدەنی و سەحی و عەقلیتیا بێت ئەبێ مەهارەتیشی پێیا کردبێ سەر و هەموو ئەوانەی کە یاسا هاتوچۆکان ڕاگریان کەمێکاتەوە جێبەجێکردنی یاسایە بوونی دادگاکانە یاسایەک کە بەسەر هەمووانە جێبەجێ بێ فەرقی کەسێکی لە سەر و خوارەوە نەبێ واتە سەروەری یاسا بێ جگەلەوە خێرایی پرۆسەکە بێ کەواتە شۆفێر ئەبێ یەکەم ئیلتیزامێکی قانونی هەبێ و قانون خۆشی خۆی فەرزەکات چاوەڕێ ناکە ئەو پابند بێ پێوە ئەبێ ئیلتیزامێکی قانونی هەبێ دووهەم ئەبێ ئیلتیزامێکی ئەخلاقی هەبێ چونکە شۆفێری زۆر جار ئەڵێن دەرخستنی کەسایەتیەکەتە پندێکی ئەڵمانی هەیە ئەڵێ شۆفێریەکەتن پیشان بدە شەخسیەتت پێ ئەڵێم پندێکی تر هەیە مەقولەیەکی تر هەیە ئەڵێ شۆفێریکردن وەکو ئاوێنە وایە کەسایەتیەکەت ئەداتەوە کەواتە ئەگەر شۆفێر ئیلتیزامی ئەخلاقی هەبێ وەکو ئەڵەن شۆفێری ئەخلاق قەودا و قەوهونەرە ئیلتیزامێکی ئەخلاقی هەبێ ئەگەر یاساش وەکو خۆی جێبەجێ بکرێ ئیلتیزامی یاسایی هەبێ ئەگەر ڕێگاوبانی باشمان هەبێ ناوبەناو باشی بکەینەوە ئەگەر نێڵین ئۆتۆمبیل بەو شوێنەوە بێ بێگومان ڕووداوەکانیش کەمە بنەوە سەرڕای ئەوەش ئیشی بەڕێستانە لە ڕاگەانەکان بە بەردەوامی هوشیاری هاتوچۆ بڵاو بکەنەوە چونکە هەموو ئەمانە ڕەنگە لەلایەک بڵاوکردنەوەی هۆشیاری هاتوچۆش ڕەنگە بە قەدەرەوە دەوری هەبێ. بەڵێ بێگومان تاکو ئێستا لە توێژینەوە جیهانیەکانە ئەوە ئەسلمێنێک کە ئەڵێ شۆفێر بەرپرسی یەکەمی ڕوودانی ڕووداوەکانی هاتچۆن بەڵام ئەمەش ئەگۆڕێ لە وڵاتێکە بۆ وڵاتێکی تر چونکە ئێمە ناکرێت وڵاتە پێشکەوتەکان بەراورد بکەین بە وڵاتانی وەک خۆمان کە وڵاتی تازەگەشە کردوین لەبەر ئەوەی ئەوان کوالیتی ڕێگەوبانەکانیان یاخود سەلامەتی ڕێگاکانیان بە شێوازێکی زۆر پێشکەوتۆ کە جیاوازە لەوانی ئێمە کەواتە دەتوانین بڵێن لە هەرێمی کوردستانی عێراق تاکو ئێستا یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکان ڕێگەوبانە
چونکە دەبینین کاتێک کە ڕێگەکان دروست ئەکرێت پلان دانانرێت بۆ دروستکردنی ڕێگەکان چونکە هەج ڕێگەیە کە دروست دەکرێت دەبێت سەرەتا پلاندابنێت لە شوێنێک کا دروست دەکرێت وەروە ئاوهاوی ئەو ناوچەیە چۆنە چونکە دەبێت سفاتی کوالیتی ڕێگەکە بەپێی سفاتی ئاوهاوەکەی بێ بەپێی سفاتی خاکەکەی بێ وەروە بەپێی جیۆلۆجیای ناوچەکەی بێ ئەمە جگەلەوەی بەکارهێنانی ڕێگەکە چەندێکن ژماری ئەو بەکارهێنانی کە ئەو ڕێگەی بەکارێنن بۆ نمونە هەندێک ڕێگەمان هەیە ڕێگەی ئەچێ بەس بۆ ناوچە نیشتە جێبوونەکان کە ئەمە ئەگەر کوالیتیەکەشی کەمتر بێت بەرابەر بە ڕێگە بازرگانیەکان شتێکی ئاسایە چونکە ڕێگە بازرگانیەکان دەزانین ئۆتۆمبیلی بار هەڵگری پیادا تێپەڕ دەبێت کەواتە دەبێت ئەو ئۆتۆمبیلانە کوالیتیەکی باشتر و بەرزتر دروستکرێ بەرامبەر بە ڕێگەکانی تر بەڵام ئەبینی تاکو ئێستا لە هەرێمی کوردستانی عێراقا ئەم شتە نەکراوە بۆ دەبینین لە ڕێگە سەرسنووریەکانمان ئەبینین کوالیتیەکان زۆر نزمە و تاسەیەکی زۆر یاخود تێکچوونێکی زۆر ڕێگەکانە بینێم ئەمە خاڵێکی تر ئەوەیە بۆ نمونە هەرێمی کوردستانی عێراق لە نزیکەی لە 54 زیاتری ناوچەی شاخاوی سەختە ئەم ناوچە شاخاوی سەختەش وا دەکات بەشێکی زۆری ڕێگەکانمان لە چیاکانە دروستکرا بێت کەواتە کاتێک کە ڕێگەیەک لە چیا دروست دەکرێت دەبێت سەلامەتی هاتشۆ هەبێت لەو ناوچەیە ئێش بە دروستکردنی دیواربەندە بەڵام دەبینین زۆرێک لە ڕێگەکانمان تاکو ئێستا دیواریان بۆ دروست نەکراوە ئەمە لەلایەکە و لەلایەکی تریشەوە کاتێک کە شاخەکە دەئەبڕێت تەمەنی ئەو شاخە دیاری ناکرێت کە تاکو چەندێک بەرگە دەگرێت بۆ ئەوەی کە هاوڵاتیان ئاگادارکەنەوە یاخود هەردەم دەستگاکان خوان هەستن بە چاکردنەوەی ئەو قەراغی شاخانی کە هەمانە بۆ ئەوەی کە تووشی گرفت نەبین ئەو تا دەبینین چەندەها شاخەیە لە هەرێمی کوردستانی عێراقا هەرسیان هێناوە کە ئەمەش گرفتی هاتووی بەدوای هاتووە خود گرفتی مادی و گرفتی گیانی بەدوای هاتووە ئەمە جگەلەوەی کە تاکو ئێستا کوالیتی مروریمان کوالیتی هاتشۆمان بە شێوازێکی ئەندازیاری هاتشۆمان بە شێوازێکی ڕێکوپێک نییە دەبینین زۆر شوێن کە پێویستی بە زۆر شوێن پێویستی بە تابلۆکانی هاتشۆی لێنی یاخود تابلۆکانی هاتشۆ بە پێی پێویست دانەداوە یاخود تەنانەت هۆشیاری هاوڵاتیانیش نییە بۆ ئەوەی کە دەبینین هاوڵاتیان زۆرێک لە تابلۆکان ئەشکێنن یاخود لێ ئەکەنەوە یاخود لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردنە زۆرێک لەو کەسانەی لەو زۆرێک لە کاندیدەکان تابلۆکانی هاتشۆ بەکارهێنن بۆ بانگەشەی هەڵبژاردن کاتە هەموو ئەمانە ئەبێتە هۆی ئەوەی کە گرفت لە ڕێگەوبانەکانە دروست بێت و گرفت لە شێوازی بەکارهێنانی ڕێگەوبانەکان دروست بێت لەلایەن شۆفێرانەوە. بێگومان ڕێگە خراپەکان یان تۆڕی ڕێگاوبان ڕاستەخۆ کاریگەری لەسەر زیادبوون و کەمبوونی ڕووداوەکانی هاتوچۆ هەیە لە جیانە ئەم ڕووداوەکانی هاتوچۆ پۆلێ نەکرێ بۆ سێ هۆکار یەک لە هۆکارەکان ڕێگەوبانە کە یەک لەسەر 5 یان با بڵێن 120 نزیکەی ڕووداوەکانی هاتوچۆ هۆکارەکەی خراپی ڕێگەوبان و پێویستە ڕێگەوبان بە شێوەیەک دروستکرێت کە نەرمونیانیەکی بە شێوەیە بێت کە ئەگەر شۆفێریش هەڵە بکە هەڵەکەی نەبێتە هۆی لە گیان لە دەستدانی دەکرێت ڕێگاوبانەکان کۆنتترۆل کرێن دەکرێت ڕێگاوبانەکان بە شێوازێکی زانستی دروستکرێن ئێمە گەر بێن بە تەنیا ڕێگاوبانەکان چاکەین و کۆنتترۆلی لەسەر نەکەین ئەمە ژاد دیستانەوە بەخۆی گرفتێکی گەورە دروست دەکات چونکە ڕێگاوبان کاتێ باشە کە باش بێ و کۆنتترۆلشی باش بێت لەسەری چونکە گەر هەریەکی چانی کەم بێ کاریگەری نێگەتیفیە بێ لەسەر ڕووداوەکانی هاتوچۆوە ئەبێتە هۆی زیادبوونی ڕێژی قوربانی لەسەر ڕێگای لە برەوەی کاتێک کە تۆ ڕێگەیەکە چاکت ڕێگەکردەوە دەرفەتی تیژڕەوی و دەرفەتی خێرا ڕۆشتن زیاترەکە بۆیە ئەمە واکات ڕێژی قوربانیش لەسەر و شەقامە زیاکە بۆیە پێویستە کاتێک ڕێگات چاکرد و خێراییت ئاسوودە کرد فراوانە کرد پێویستە کۆنتترۆڵەکانیش لەسەر ڕێگاکە سنووردارکەی و بە چاودێری بەردەوام لەسەر ئەو جۆرە ڕێگایانە هەبێت. خۆی ئەم ئامارە یعنی ئەگەر پێویستی بە دراسێکی وردە ئێمە بۆی کە وەڵامی تەواوی ئەو پرسیارە بینەوە بەڵام بە پێی پێشبینیەکان و پێی و تەقدیرانی کە هەیە ڕاستە لایەنە مرۆیەکە کاریگەری ڕاستەخۆی لەسەر مەسەلەکەیە کە ئەڵین لایەنی مرۆیی تەنها خودی شۆفێر نییە با بڵین زۆر جار ئەبین بیستین لەم لاوەلا باسەکرێڵن شۆفێر هۆکاری سەرێکی ڕووداوەکانی هاتوچۆیە خۆی شۆفێر نییە لایەنە مرۆڤایەتەکەیە لایەنە مرۆڤایەتەکەش هەموو بەڕێوەبەرایەتەکان و دەستگا حکومەکان و ناحکومەکانی شەگرێتەوە نەک هەر شۆفێر بەتەنیا ناکری ئێمە شۆفێر تاوانبارکەین بڵێن ئەو هەز بەرپرسیارەتی ناکە ئێمە بێوێت چارچەوەی بۆ دروستکەین و فێریکەین و لێپرسینەوەی لەگەڵکەین
کاتێک مامۆستایەک خوێندکارەکانی باش نابن بەگشتی ئەگەر باش نەبوو خەتای مامۆستاکەی خەتای خوێندکارەکان نییە. ناکرێ بڵێ هەموو میلەتی ئێمە هەر هەمووی بەیەکەوە یان بەشی هەرە زۆری پابند نابن لەبەرەوە خۆیان پێویستە لە ئەرچی سەرشانی خۆیانە ئەرچی سەرشانی دەستگا پەیوەندیدارەکانە وا بکەن کە شۆفێر پابندی با بڵێن ڕێنمایەکانی هاتوچۆ بێت، چونکە ئەمە بەهانەیەک نییە حکومەت بتوانێت لەمە خۆی دەرباسکە بەوەی کە لایەنە دەستگا باڵێن پەیوەندیدارەکان بەم مەسەلەیەوە وابەستەنین. ئێمە لە کوردستانە بەداخەوە بەر لەوەی کە کەسانێک مۆڵەتیان بینە دەست وا ڕانە ناینین بە شێوازێکی زانستی وەها کە زانیاریکی تەواوی هەبێ و پێشتریش لە کۆمەڵە سیستەمان هەبوو هەر زۆر خراپ بوون، کەسانێک زۆر بە ساکاری مۆڵەتی شۆفێریان وەرگرتەوە. بۆیە ئێستا سەر شەقامەکان ئەگەر سەرنج بێ بەشێکی زۆر ینی مۆڵەت دەستێکی ئێجگار زۆرمان هەیە و هیچیش نەکراوە بەوەی ئەو کەسانی کە زانیاریان لە ئاسێکی نزم و کەمایە بتوانرێ زانیاریان پێبەخشێ. بۆ نمونە لە کاتی تازەکردنەوەی مۆڵەتە، بۆ نمونەکردنەوەی خولی جاجا بۆەوەی ئاستی زانیاری ترافیکی لە لای شۆفێران بەرزکرێتەوە. لە دیوێکی کەشەوە کاتێک ئەم کەسە چێتە سەر شەقام لێپێچینەوە و لێپرسینەوەی بە شێوەیەک لەگەڵ ناکرێت تا بخرێتە ناو چوارچێوەیەکی یاساییەوە هەم سەلامەت بۆ خۆی لێخڕێەوە کاریگەری نێگەتیفیشی نەبێت لەسەر چواردەورەکەی. ئێمە بەردەوام دیارەگە خۆتان ئەبینن کارمەندانی هاتوچۆ بەردەوام لەسەر جادەکان هەتاک و درنگانێکی شەو لەسەر جادن، دوای ئەوەش وەکو مەفرەتە ماونەتەوە لە ڕۆژانی گەرمە، لە ڕۆژانی سەرما، لە خۆڵبارینە، لە جەژن و خۆشیەکانە ئەوان هەر سەرقاڵی کارەکانی خۆیان و ئەرکەکانی خۆیان جێبەجێکن و ئەمە جێگای تەقدیرە بۆ ئەوان کە خۆشی خۆیان بەلاوە ناوە لە پێناوی بەرژەوەندی خەڵکا و سەلامەتی خەڵکە. ئێمە لەگەڵ ئەوەشە ئیجراعاتی خۆی ئەکرێ، ئەوەیە بەڕێخستنی جادەکان، بەدانانی هێماکان و لە هەمووی گرنگتر ئەو بەرنامە هوشیاریانەی کە لە بەڕێوەبەرایەتیەکانەوە پەخش ئەکرێت، چ بە ڕادیۆ چ بە تەلەڤیزیۆنیان بە هۆکانی تر بەردەوام هوشیاری ئەدەن بە هاوڵاتیان بە گشتی و شۆفێران بە تایبەتی کەوا پابندی ڕێنمایەکان بن و ئەگەر پابندی ڕێنمایەکان بن ڕووداوەکان کەم ئەبێتەوە و قوربانیان کەم ئەبێتەوە. بەڕاستی ئێمە من دڵنیام لە کارمەندانی هاتوچۆ هەموو تواناکانی خۆیان نەخەنەن کار، بەڵام لە ڕێگاوبان دروستکردن و باشکردنی و دانانی هێماکانی هاتوچۆ لە تواناو ئیشی ئەوانانە. ڕێکخستنی دادگاکان و یاساکان و جێبەجێکردنی بەسەر هەمووانە ئیشی ئەوان نییە. ئێمە پێویستمان بەوەیە هەموو ئەم هۆکارانی باس کرد بەڕێوەبەراتی و کارمەندانی هاتوچۆش مافی خۆیان بدرێتێ، زیاتر شارەزا بکرێن، دەسوڵا بکرێن، ئەو داهاتەی کۆیەکەنەوە بۆ بەڕێوەبەراتیەکەی خۆیان و بۆ پێشخستنی پیشەکەی خۆیان بێ، ناو بەناو کادیرەکانیان بنێرنە دەروی وڵات شارەزا بن بۆ گۆڕانکاریانە. جگە لەوەش بەڕاستی ئەبێ ئەوانە یاسا بیان پارێزە. یعنی من لە توێژینەوەکەی خۆمە هی ئەو چەند ساڵە چەندەها کارمەندی هاتوچۆ بێ ڕێزی بەرامبەر کراوە، لی دراوە، بریندار کراوە، سوکاتی پێکراوە. تۆ ئەگەر یاسا لە پشتت نەبێ و نەتپارێزێ، خۆکارمەندێکی هاتوچۆ ناتوانێت بە زمانە بە دەستێکی ئیشارەت بکە و بە دەستێکی کلاشکۆف خۆ ئەمە جەبهە نییە. بۆیە بێ بەڕاستی ئەبێ ئەوانە یاسا بیان پارێزێ، مافیان بدرێتێ، ڕۆشنبیر بکرێن، دەزواڵا بکرێن، داهاتی بۆ خۆیان بێ. هەروەها ئەبێ بە بەردەوامی ئەو بەڕێوەبەرایەتیانە لینک و پەیوەندیانە بێ لەگەڵ سانکۆ بە بەردەوامی توێژینەوە بکرێ. لە دەرەنجامی توێژینەوەکان ئەوان گۆڕانکاری لە ئەرک و لە ئیشکردنیان و لە ئەندازیان و لە بواری هونەریانە بکرێ. بێگومان من دڵنیان زانکۆش درێغی ناکە ئەگەر ئەوان داوا بکەن.
سەبارەت بە بەڕێوەبەراتی هاتچۆ من دەتوانم بڵێم سەلامەتی هاتچۆ تەنها بەرپرس بەڕێوەبەراتی هاتچۆ نییە بەڵکو هەموو لایەنەکانە هەموو بەڕێوەبەراتیەکانە تەنانەت هەموو تاکێکی ئێمە لە هەرێمەکەمانە چونکە بەڕاستی لە کاتی ئێستا بەتایبەت دوای دانانی کامێراکانی چاودێری خێرایی ئۆتۆمبیل ئەم پرسە زیاتر پرسێکی حزبی بەبەرکراوە دەبینین لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردنە هەندێک لە حزبەکان بانگەشی ئەوە دەکەن کە غەرامی ئۆتۆمبیل ئەبێ کەم کرێتەوە هەندێکی تر بە پێچاوانەوە واتە ئەمە کراوە بە شتێکی بەرگێکی حزبی بەرکراوە ئەمە لەلایەکی تریشەوە دەبینین بەس تەنها بەڕێوەبەراتی هاتچۆ ئەمە بەرپرس نییە بەڵکو بەڕێوەبەراتی ڕێگەوبان بەڕێوەبەراتی ئاوڕۆد بەڕێوەبەراتی گەاندن هەموو ئەوانی کە پێویستیان بە شەقامەکان و شەقامەکان بەکارێنن پێویستە هەماهەنگی و هاوکاری هەبێ لە نێوانیاندا بۆ ئەوی بتوانن ڕێگایەکی تەندروست و تەمەند درێژمان هەبێ ئەمە لەلایەکەوە اینجا بۆ ئەمەش پێویستەکە ئێمە پلانی کورتخان و پلانی درێژخانمان هەبێ بۆ دانانی پلانی پێویستە ئێمە سوود لە تەجروبەی وڵاتان ببینین بەتایبەت وڵاتێکی وەکو سوید کە لە کاتی ئێستادا بە پلەی یەکەم دێ لەسەر ئاستی جیهان لە ڕووی سەلامەتی هاتچۆوە ئێمە نابێ ئێستا کاتێک کە سوودمان لە سوید بینین لە کاتی ئێستا چاو لە کاتی ئێستێکین بەڵکو دەبێت سوود لە قۆناغەکانی ئەو وڵاتە ببینین بزانین چی وای کردو کە گەیشتۆ بەم قۆناغا بۆ نمونە لە ساڵی 1990 لە سوید بڕیاری ئەوە درا کە بۆ ساڵی 2000 دەبێت قوربانیانی هاتچۆ لە ساڵێکە 400 کەس بێ 400 کەس گیان لە دەستدان بێت لە ساڵێکە لەو ساڵی 2000 ڕاستە نیانگەیاندە 400 گیاندا 600 بەڵام لە ساڵانی دوای 2000 نەگەیاندرا 400 بەڵکو ئێستا 300 کەمتریش گیان لە دەستانیان هەیە لە ساڵێکە سوید یەکێک لەو چەند خاڵێکیان پەیڕەو کرد کە ئەمە لێرە ئاماژە بە هەندێک خاڵ بکەم یەکێک لەوانە دیاریکردنی خێرایی هاتچۆیە خێراییان زۆر کەم کردەوە بەتایبەت لە ناو شارەکانە کە خێرایی کرا بە 30 کیلۆمەتر لە سەعاتێکە لە ناوچەی نیشتەجێبوونی دانیشتوانە خێرایی کرا بە 10 کیلۆمەتر لە سەعاتێکە جگە لەوە کامێرای چاودێری زۆر زیادکرا ئەمە لەلایەک و هەروە هەر مرورێک لەوێ دەتوانێت بە کامێرای مۆبایلەکی خۆی هەر سەرپێچیەک ببینی هی خێرایی بیا خود هەر سەرپێچێکی تری ئۆتۆمبیل بینێ دەتوانێت بە کامێراکەی خۆی تۆماری بکات و دەیدا بە دامدەستگاکەی خۆی و لێپێچینەوەی لەسەرەکرێ یەخودێکی کتر لە خاڵەکان کە پەیڕەویان کرد ئەوەیە هەر تاکێک لە ناو سوید ئاگاداری یاساکانی سوید بێت یاخود ئاگادار نەبێت ئەگەر سەرپێچی بکە ئەوە لێپیچینەوەی لێگەڵ دەکرێت و سزا دەدرێت بۆ سزایی کە درێ ببێ ئەوەی چاپۆشی لێ بکرێ جگە لەوەی بەکارهێنانی مادەی هۆشبەر یاخود بەکارهێنانی مادە کحولیەکان ئەگەر هاتوو کەسێک شۆفێری بکات و ئەم مادانە بەکاربێنی ئەوە سزای زۆر سەختی هەیە کە زۆر کات دەکاتە سەر و 2 ساڵ زیندانی و هەروە غەرامەی زۆری هەیە ئەمە خاڵێکی تر و هەروەها چەندین خاڵی تریشەیە کە لە سوید پەیڕەو کراوە لەوانە لێسەندنەوەی مۆڵەتی شۆفێری کە پێویستەکە ئێمەش وەک هەرێمی کوردستانی عێراق چاو لەو ڕێکارانی وڵاتە پێشکەوتەکان بکەین بۆی ئێمەش بەوە بکەین و هەروە خاڵێکی تر کە لە هەرێمی کوردستانە کە زۆر گرنگە بکرێ ئەوەیە کە لە کاتی پێدانی مۆڵەتی شۆفێر بە هاوڵاتیانە ڕێکاری تونتر بگرێتە بەر و هەروە ئەو کەسانی کە تازە مۆڵەتی شۆفێری دەردێنن پێویستەکە بۆ ماوەی ساڵێک ئەمە لە زۆر وڵاتانەوە دەکرێت ماوەیەکی ساڵی لەژێر چاودێریە بن بۆ ئەوەی ئەگەر هاتوو سەرپێچیان کرد لە ماوەی ئەو ساڵەیە مۆڵەتەکان دوا بخرێت یاخود لیان بسەنرێتەوە و هەروەها ئەو کەسانشی کە مۆڵەت تازاکەن و تاکو ئێستا لای ئێمە بەستەنها ئەچین فەحسی چاو ئەکەن یاخود فەحسی سەلامەتی تەندروستیمان ئەکەین بەڵام ئاشنامان ناکەن بەڕێکارە یاخود بە سەلامەتە مروری نوێەکان ئاشنامان ناکەن بە یاسانیەکان پێویستەکە ئەو کەسانی کە مۆڵەتی شۆفێری نوێ دەرەکەنەوە چەند کاتژمێرێک وانیان پێ بوترێتەوە بۆ ئەوەی ئاشنا بن بە سەلامەتی هاتچۆی گیانی واروای هەرێمی کوردستانی عێراق بێکمانەوە پێشتر من باسیشم کرد تومێکێک لە گرفتەکانی ڕوودانی ڕووداوەکانی هاتچۆ نەبوونی هێماکانی هاتچۆی بە پێویست کە ئەمەش وا ئەکات بۆ نمونە من چەندین توێژینۆم هەیە لە توێژینەوەکانە ئاماژەم بە وێنەکان کردوواتە تۆ لۆفەیەکت دێتە ڕێگە نازانی دوای ئەو لۆفەی بە چ ئاراستەیەکە ئەڕۆی کاتە نەبوونی ئەم هێمانی هاتچۆ هۆکارێکە بۆ ئەوەی کە ڕووداوەکانی هاتچۆ زیاد بکە یاخود تاسەیەک بەتایبەت لە کاتی تاسەکان لە دەرەوەی شارەکانە تۆ ئەزانی لە دەرەوەی شار خێرای ئۆتۆمبیل زیادە تاسەیەکدا دروستەکە هەر بە قیرەکە دروستی ئەکا تۆ ئاستی بینین کەمە بۆ ئەمەک مادەم ئەو شەر هەمان کوالیتی و هەمان ڕەنگی قیرەکەی هەیە کەواتە هیچ ئاماژەیەکیش نییە بۆ ئەوەی کە تۆ تاسەیەک دێتە پێشتت کاتە ئەگەر شارەزایی ڕێگاکە نەبی ئەمە ئەگەری توشبوونی ڕوودانی گەورەی هەیە بەتایبەت لە شەودا بەڵێ بێگومان یەکێک لە هۆکارە هەر سێرێکەکان نەبوونی تابلۆکانی هاتچۆیە بەپێی پێویست بەتایبەت لە دەرەوەی شارەکاندا. لە کوردستانە کاتی ئەوە هاتۆ کە بەجددی بیر لە مەسلەیە بکرێتەوە بۆیە پێویستە پێش بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆش حکوومەت
بەجددی لەم مەسلەیە ئاوەڕباتەوە چونکە ئەوەی کە سەرنجە درێ جارێ لایەنی هاتوچۆک لایەنێکی لاوەچی سەیرەکرێت لە کوردستانە گەرچی کوشندەترین هۆکاری مردن هاتوچۆیە لە کوردستانە ساڵیانێکی زۆرە یەکەم هۆکاری مردن ڕووداوی هاتوچۆگەرچی لە دنیاە وا پێشبینیەکرێت لە ساڵی 2030 ڕووداوەکانی هاتوچۆ ببنە حوتەمین هۆکاری مردن کە ئێستا هێشتا نەگەیشتە حوتەمین هۆکار لە حوتەمین هۆکار دوورترە بەڵام لە کوردستانە یەکەمین هۆکاری مردنە یعنی بەرزترین ڕێژەی مردن بەهۆی ڕووداوی هاتوچۆ ساڵانە لە کوردستانە تۆمارەکرد نزیکەی 1000 کەس یان لە دەستدێنوە سەرو 10,000 کەسیش ئەبنە هۆی با بڵێن بریندارە بن و کەمەندامن بن بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ بۆیە پێویستمان بەوەیە داڕشتەیەکی ینی لە ئەساسەوە بە سیستەمی هاتوچۆ بچینەوە ناکرێ بە تەنیا بە بڕوای یەک کەس یان بە میزاجێک کە پێی وابێ شتێک لە شوێنێک بخاتە شوێنیشکەوە ئەمە هەموو کێشەی هاتوچۆی چارەسەر کردو ئێمە پێویستمان بە سیستەمێکی تۆکمەی کوردستانیە کە ئەو سیستەمە گونجاو بێ لەگەڵ ئاو هەوا و لەگەڵ عقلێت و بیرکردنەوەی تاچی ئێمە و ئەو سیستەمە هەڵێنجراوی کۆمەڵە سیستەمی باشی دنیا بێ چونکە ئێمە لە هەر بوارێکە ئێستا بمانەوە پێشکەین کۆمەڵە سیستەمی زۆر حازر و باش هەیە لە دنیا کاتوانرێ سوودی لێوەگرێ و شتە باشەکانی لێوەگیرێ لە بەرەوە پێویستی بەوەیە خەڵکێکی ئەکادمی لەم بوارەیە ئیشکا گەرچی لە کوردستانە ئەم بواری هاتوچۆ تا ئێستا لە ناو چارچەوەیەکی سەربازیایە بەڕاستی لە دنیا لە وڵاتانی کە پێشکەوتون لەم بوارەیە بەشێکی باشی ئەم مەوزوعات چۆتە بواری مەدەنیەوە خەڵک ماستەری لەسەر ئەخوێنێەوە بواری جیاجا هەیە بۆ خوێندن لە بواری هاتوچۆ بەداخەوە لە کوردستانی خۆمانە نە پەیمانگایەک نە کۆلێژێک نە هیچ شوێنێکمان نییە کە کەسانێک کە ئەچنە شوێنێکی باڵادەست لە هاتوچۆ دەرچووی ئەو شوێنانە بن لە هەمان کاتە هەموو با بڵێن کارمەندەکانی هاتوچۆ لە بچووکترینەوە بۆ گەورەترین پێویستیان بەوە هەیە خولی تایبەتیان بۆ کرێتەوە نوێژن ینی هەیکەلی بەڕێوەبەرایەتەکان سەر لە نوێ بکرێتەوە و کەسانێک کە ئەچنە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کارەکەن پێویست بەوە کە پەیمانگایەکیان بۆ کرێتەوە کە خەڵکی شارەزا لە بوارەکە و خەڵکی بڕانامەدا لە بوارەکە سەرپەرشتی ئەو جۆرە پەیمانگایە بکەوە بتوان ئاستی زانیاری هەم تاکەکانی هاتوچۆ و هەم باڵادەستەکانی هاتوچۆ کە بەڕێوە بن بەرەو پێشەوە برن بۆیە ئێمە وەگوتم کوردستان ئێستا ناڵێن سیستەمی تیانە بەڵام سیستەمیکی خراپمان هەیە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە نەتوانین ڕوبەڕووی ئەو ڕووداوانەی هاتوچۆ بینەوە کە چی هۆکارە یان چی هۆکارنێ ڕەنگە هەندێک جار بیلەوە کرێتەوە سەرپێچی شۆفێران بە شێوازێ سزا بیریانی بی لە ڕێگەی جیاجاکرێتەوە وەکو بینین بەڵێ ئەوەی کە ئێستا بینین لە شاری سلێمانی بە تایبەتی ڕێگەی گیراوەتە بەر ڕێکارێکە ڕقەمی سایرەکان لێکەنەوە کە لە ڕاستیە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ ئەو دەسەڵاتیان نییە ڕقم لە سیاری شۆفێران بکەنەوە بە هیچ شێوەیە چونکە لە دەقە یاسایەکانی خۆیانە ئەو حەقیان پێ نەدراوە بۆیان هەیە دەست بەسەر ئۆتۆمبیلەکە بگرن و بۆیان هەیە سزای با بڵین مادی بۆ ئۆتۆمبیلەکە دەرکەن بەڵام بۆیان نییە هیچ پارچەی لە ئۆتۆمبیلەکە بکەنەوە ئەو کەسانەش کە ڕقمیان لێکراوەوە تەنانەت دەتوانن بچنە داگاکان و حەقیقی خۆیانەکە سکاڵات تۆمارکەن بەرامبەر بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ ئەمە کە پێشتریش زۆر باسی ئەمەمان کردو گەرچی هەندێک پێیان وا بۆ لە ئەمە کارێکی لیژنی ئەمنیەوە و دەسەڵاتەیە بەڵام لە ڕووی یاسایەوە شتێکی ڕێگە پێدراو نیە هێماکانی هاتوچۆ هێڵ و زیادکردنی تەکنەلۆژیا و دانانی شاشە ئەلکترۆنی و کۆمەڵە شت هەیە کاریگەری ڕاستەخۆیە بێ لەسەر هۆشمەندکردن و هۆشیارکردنەوەی شۆفێر بەداخەوە لە کوردستانی چەند جۆرێک لەم گرفتەمان هەیە یەک هێمامان هەیە لە شوێنێکا دانراوە کە ئەوە شوێنی ئەو هێمایە نییە هێمامان هەیە سەمپڵەکەی بە شێوازێکی هەڵە دروست کراوە هێمامان هەیە ئەو شوێنە هەر بۆ خۆی پێویستی بەو هێمایە بە زیادە دانراوە مەشکە ئەبێتە هۆی بە هەدەردانی
با بڵێن سامانی گشتی و شوێنیشمان هەیە کە پێویستی بە هێمایولین دانەنراوە. ئەمە پێویستی بەوەیە خەڵکانێکمان هەبێت لەو وارەیە مختص بن و پێویستمان بەوەی لە کوردستانە منهەجێکمان هەبێ بۆ دانانی هێما و هێڵ پێناسە بکە. بۆ نمونە هێمایەکی سێگۆشەکە باز لە پێچەکە ئاگادار دەکاتەوە ئەبێ پێناسەیەکی هەبێ. بۆ نمونە ئەم هێمایە لە دووری 6 چرکەوە لە پێچەکە دانرێەوە ئەبێ و پێچە شکانەوەکی بەم گۆشەیە بێ ئینجا ئەم هێمایی وە دانرێ و کاتێکە هێماکە دانرێت لەم بەرزیەوە دانرێت لە خێرایی جادە بۆ نمونە 100 کیلۆمتر لە بەرزی ئەوەنەوە دانرێت لە خێرایی 6 کیلۆمتر لە بەرزیەوەنەوە بە قەبارەی ئەون. یعنی پێناسەیەکمان هەیە بکە وا کاشتەکان بە زانستی بڕە. گەرچی ئێستا لە سەر شەقامەکان ڕاستە شتی باش کراوە بەڵام زۆری شت هێشتا ماوەکە بکرێ هێما و هێڵ و دینگەی قەرا شەقام و فسفۆر و شاشەی ئەلکترۆنیک کۆمەڵ شتمان هەیە یان هێما هەڵواسراوەکان دایەگرامەکان لاشانی ڕێگا زۆرشت هەیە لە کوردستانە کە یان زۆر لاواز کراوە یان بەکەمی کراوە. زۆر جار مەسەلەن تۆتەیە بۆ شوێنێک بڕۆی پێویستە بۆیە لەو پێشتر لەگەڵ کەسێکا ڕۆشتبی شوێن بە شوێن ڕێگاکان و جیابوونەوەکان بناسیتەوە اینجا ڕەنگە بتوانی خۆت پێ بڕۆی. گەرچی لە ڕاستیامە پێویستە بە هێما بە شێوازێک ئاسان کرێ بۆ شۆفێر کە بتوانێت لە دووری باشەوە هێماکان بینێ بە فۆنتێک کە جوان بخوێنرێتەوە و سپیسی تەواو لە بینیا هەبێ. بەرحاڵ ئەمەش کاریگەریە چێبێ لەسەر ڕووداوەکانی هاتووە سەر شپرزەبوونی هاتووە یان بێ ئاگایی شۆفێر لەو پێشهاتانەی کە لە پێشەوە بەرەو ڕووی دێ.